بەڕای من گرنگیە و فستیڤالانە کۆکردنەوەی توانای گەنجانە و هاندانیانە بۆ زیاتر بە کللتورکردن و گرنگیدان بە هوەر و کللتوری ناوچەکەیان و بە هیوام زیاتر گەنجان گوێ بگرن بۆم فستیڤالانە و زیاتر پەرە بە تواناکانیان بدەن و لە هەموو جەنجاڵیانە دوورکەونەوە کە ڕۆژانە تێدان و ئەو سەختیانەیەکە لە ئێستادا تووشی کوڕەرمی کوردستان بووە بە مۆسیقا و بە شانۆگەری و بە وێنەکێشان. فستیڤاڵی یەڵدا فستیڤالە پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان هەردوو سنتەری ڕۆشنبیری قەڵاتزێ، ناوەندی ڕۆشنبیری ماملێ، ناوەندی ڕۆشنبیری سۆفیا کەم کاران لە خۆ گرتەوە باوکاری کۆمەڵە هونەرمەند. ئەم فستیڤالە سێ ڕۆژ دەخایەنێت کە کۆمەڵە کار و بەرگەی جیاوازی تێدا هەیە. دەمانەوێت لەم فستیڤالەوە سیمایەکی شارستانەتی زیاتر بگەڕێنەوە بۆ شارە جوانەکەی خۆمان قەڵاتزێ. وقت چند بطاطا اما ده صافي چند بطاطا و بری نوکا گلک زحمت بو و نوکا گلک عاملت پیشکفتی تاتین و باش و اویدی گلک یک و صد فرق گل پار و پیرا اینو کام پتر برهم خود زیادت کینو پتر چی میگی هێنانی ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە وای کرد براژتیارەکانمە بە شێوەیەکی ئاسانتر و بەرفراوەتر کشت و کاڵ بکەن و بتوانن ڕوبەری زیاتر بچینن وای لەو جوتیارانە کرد کە ئەم بەرهەمە بە تایبەتی پەتاتە زیاتر پەرە پێ بدەن هەندێک هۆکاری لاوەچی شەنکەوای لە جوتیار کردووە ئەو بەرهەمە زیاتر بە پێشبێخی بۆ نمونە چاوکردنەوەی فەلاح و ئاشنابوونی بە کەلتوری دەرەوە. اما تقريبا دو حفت زارك ما جاء زارك وهذه ملكي يكرم لما سعريه كوانا لقي بازاري فرقيه وي لقي ايمارن فرقيه ايمارن احتمال لقي وي هزاد نرتاب حبسط بنزاد نر فرقي بي هم زادم دو طبقي لك وانا دكم لو من 5 زاد تكليف لك عليه يلك روجانه دين ودي فلوس سعرك شي هرزانه جرانيه 3000 سيونيو خلق زور دراي الشيخ خلا ذكريتنو بجمله ومفرد وسعرك ديارسك بالنسبه لك بالنسبه لمجوزيات اللي بيصاله ليرينا خلق كذا مع الناس وضعيه الكيسونو يذكر زياتر هر تركي هي ويخو من كما انتازي زورنيا اسا بالنسبه او هيك كلام عندي اغلبيا هيك كان تركينا واجنبينا گرانە هەرکەس بە کەیف خۆی دەنی هەر ڕۆژێ سعرەکە داوا لە حکوومەتی دەکەم گرنگی بە دەوازینەکانی هەولێردا بۆ ئەوی نرخی ئەو هێرکانە دابەزێنێ و هاوڵاتیان بتوانن بیکڕن.